إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. إيمان دارني خۆشەویست، بەردەوامین لەسەر ژیاننامەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چەند چەمکێک لە ژیاننامەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و سوود وەرگرتن لێی. ئێمە هەفتەکانی پێشوو ئاماژەمان بەوە کرد کە خوای تەعالا جیهادی فەرز کرد لەسەر مسلمانان، و جیهادیش چەند قۆناغێکی هەبوو. قۆناغی یەکەم خوای تەعالا تەنها مباحی کرد، حەڵاڵی کرد کە مسلمانان دیفاع لە خۆیان بکەن. قۆناغی دووهەم جیهاد فەرز کرا، فەرزی کیفایە، یعنی واتە کۆمەڵێک لە مسلمانان ئەگەر پێی هەڵسن لەسەر باقی مسلمانان ئەکەوێ. ئەویش دوو قۆناغە. قۆناغی یەکەمی جیهادی دەفع، واتە بەرگریکردن لە خۆ. ئەگەر دوژمن هاتە سەرت، زەرەری بۆ دین یان بۆ وڵاتت یان بۆ خاکت یان بۆ ماڵت هەبوو، زەرەری هەبوو، پێویستە دیفاع بکەی، واجبە دیفاع بکەی. دوای ئەوە جیهادی طەلەب فەرز کرا، واتە هەر لە هەر شوێنێکە کۆمەڵی خەڵک هەبوون بوو بن بەڕێگر لە بەردەمی ئازادی خەڵکە، لە بەردەمی ئەوەی کە خەڵکی دینی حەق هەڵبژێرن، لە بەردەمی بانگەوازی ئیسلامە، یا زوڵمیان لە خەڵکە کرد، تەعدایان لە خەڵکە کرد. ئەو کاتە مسلمانان بۆیان هەیە بڕۆنە سەریان و ئەو زوڵمیان لە سەررابن، و ئەو ڕێگریە لە ڕێگای ئیسلام و لە ڕێگای نەشری دینی حەقا لابن. ئەم قۆناغانە زۆر زۆر گرنگە ئێمە بیزانین، و زۆر گرنگیشە مسلمان قەناعەتی پێی هەبێ، و ئەگەر قەناعەتت پێی نەبێ خۆتە خەڵەتێنی. دیارە لە جەوی لەو حاڵەتەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و سەحابەکانی تیابوون لە جەزیرەی عەرەبە، عەرەب بە تەبیعەت قەومێکی شەڕانی بوون، قەومێک بوون ئەمەی کوتاوە سەر ئەو ماڵەکەی داگیرە کرد، ئەوەی کوتاوە سەر ئەو مەسەلەی کوشت. حاڵەتەکە بەو شێوازە بوو لە ناو دوورگەی عەرەبیە. پێویست بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەندێ سوپا دروست بکە، هەندێ سریە دروست بکە بۆ تەمێکردنی هەندێک لە عەشیرەتەکانی عەرەبی ئەو سەردەمە، و دەرخستنی قووەت و هێزیش بەرامبەر بە دوژمنان کە مشریکەکانی مەکە بوون ئەو کاتە، و بۆ ئەوەی جوولەکەش بزانێت کە ئیسلام قووەتی هەیە تاوەکو ملکەج ببن بۆ فەرمانەکانی دەوڵەتی ئیسلام. ئەمە ضرورە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ڕەمەزانی ساڵی یەکەمی کۆچیەوە دەستی کرد بە ناردنی هەندێک سریە، دروستکردنی هەندێک سریە بۆ دەوروبەری مەدینە و دەوروبەری مەکە. ئەو سریانە ئیشان چی بوو؟ ئیشان دەرخستنی قووەتی دەوڵەتی ئیسلام بوو، و ڕەدی قوڕەیشیەکانیش، چونکە ئەوان قوڕەیشیەکان جاری وابوو ئەیان کوتاوە سەر مەدینە، وەکو لە هەفتەکانی پێشوە باسمان کرد. جا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕێگای قافڵە و تجارەتەکانی لێ بڕین. هەر قافڵە و تجارەتێک بەهاتایە دیارە ئەڕۆشنە سەری بۆ ئەوەی ئیتر کۆتایی بە تجارەتیان بێ، و قوڕەیش بێتە خۆیان، و ئیتر خەتەری نەمێنێ لەسەر دەوڵەتی ئیسلام لە مەدینە. یەک لەو سریانەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕەوانەی کرد لە مانگی ڕەجەبی ساڵی
دوي كوچي بو مشهورة بسريي نخلة. عبد الله كري جحش صحابي في غمر صلى الله عليه وسلم يكيك لمهاجرين لقل كوملك لمهاجرين كهنديك للرواية كان ألين دوانزا كزبون لواني كبجدار بون لو سريع سعدي كري أبي وقاص عتبي كري غزوان بو كبجدار بون للسرية كافي غمري خواه صلى الله عليه وسلم أم سريي نار دروي مدينة و بويا كم جارك في غمر صلى الله عليه وسلم بليد بو اتجاه برون دور روج نسراوي كي بيدان ام نسراوة ناكيتوا بأميري أو سرية ام نسراوة ناكيتوا إلا دواي دور روج نبيت دواي دو شو روج للريكردني خوتان ام جاء ام نسراوة أكيتوا ديار عبد الله كري جاحش كأميري أو سرية بو امركاني في غمري خواه صلى الله عليه وسلم جيبا جيكرد دو دان الروج و بشوكاني شيور ريان كرد تا قشت نشونك لوي نسراوكي في غمري كرد وصلى الله عليه وسلم تياي دا نسرابو اتشيت النخلة لبين طائف لبين مكة كشوارصة هشتا كيلومتر لمدينة ودورة شوارصة هشتا كيلومتر لمدينة ودورة اللوي اميننوا قوتقاي هوالو دنقوباسي قريشي كان ابن زانم چی ئەکەن نیەتیان چییە بە تەمای چین وەکو بڵێ سریەیەکی استخباراتی بە زمانی ئێستا و ئەمە بۆ یەکەم جارە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەندێک لە سەحابە بنێرن یا سریەیەک بنێرێ بۆ نزیکی مەکە ئەمە یەکەم جارە جا ئەو سریە کە ئەچنە ئەوێ لە ڕێگا ئەو حوشترەی کە سعدی کوڕی ئەبی وەقاس و سەحابەیەکی تر عوتبەی بنی غەزوان بسرية وابن لشونك لدس يندرج شيء الراب ويا أو دوانا أمين نوا بدواي حشتركيا أقرن باقي جماعة دواي أويك نسراوكي في غمرة صلى الله عليه وسلم عبد الله بيان الله في غمري خواه صلى الله عليه وسلم أمري بمن كردوا وأمري شي ودعواي شي ليه كردم هيج زخت يكتان لينا كم كي رازية بشدار بين لقل ما فرمو كيش رازيني بقريتوا اوان هر هموي رازي بون ولا قال يا تشون بو او شوينه لو كاتي اوان لو شوينه بون قافليكي تجاري قريش كميوجو بيستو هند يشتي هالقردبو بيات يبر ابي برو مكه لاخر روجي رجب خوش يسكن لا زماني جاهليتي بر لا اسلاميش وتا او كاتش شوار مانگ هبون لمانگكاني عرب بي او تري اشهري حرم بي او تري اشهري حرم او مانگانا تيايا عرب شر و جنگ او شتاني حرام كردبو شوار مانگ كبريتين لذو القعدة ذو الحجة ومحرم واما طبعا بدم يكوا ومانگكاني تريشي ومانجي كيتريشي كأمينين رجبة بيشي شعبان أما كان حرامة يا عرب شربكا يعني لبا في ديني إبراهيم عليه السلام آخر روجي الرجبة أو قافلية أتيفر أبي بلاي أو سريي كعبد الله كري جحش سركرداياتيك تاوتوية كان كل بين إخوانا تشيب كانوا تشينا كان هلا مانگەکانی حرامە و ئەگەر دەست بۆشێنن ئێستا دوایی ئەبن بە وەکو چۆن بڵێ باسی عەرەب کە محەممەد مانگەکانی حرامی حەڵاڵ کرد جەنگی تیا حەڵاڵ کرد و ئەبێتە نوقتە و خاڵێک بەسەری مسلمانانەوە ئەگەر بێڵنیش ئەم قافڵەیە تێپەڕ ببێت سبەی ئەگاتە نزیکی سنووری حرەمی مەکە کە لەوێشە هەر حرامە جەنگ بۆیە مشاوەرەیەکیان کرد و ڕاوێژیان بە یەکتری کرد بڕیاریاندا قافڵەکە بگرن دیارە کە کوتایانە سەر قافڵەکە جەنگێک ڕوویدا یەکێک لەوانەی کە لە قافڵەکان کوژران و دوانیشیان بە ئەسیر کرد و قافڵەکەیان هێنایەوە بۆ مەدینە بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئەمەی بینی زۆر بێتاقەت بوو فەرمووی من داوام لێ نەکرد بجەنگن داوام لێتان نەکرد بجەنگن بە تایبەتی کە ئەو کاتە مانگی حرام بووە یعنی کۆتایی مانگی ڕەجەب بووە لە مانگەکانی حرام
بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەردوو ئەسیرەکە ئێڵێتەوە قافڵەکەش هیچ پێ ناکا و چاوەڕوانەکە بزانم خوای پەروەردگار چی فەرمانێک ئەکا بە وەزعەکە. طبعا باسەکە لەناو هەموو دورگەی عەرەبیە بڵاو ئەبێتەوە کە محەممەد و هاوڕێکانی محەممەد مانگەکانی حرامیان حەڵال کرد و ئەمەش تاوانێکی زۆر گەورەیە لەناو عەرەبە. بەڵام خوای پەروەردگار وەڵامیان ئەداتەوە و ئاەتدا ئەبەزێ کە خوای تەعالا ئەفەرمێ لە سوورەتی بەقەرە ئاەتی 217 يسألونك عن الشهر الحرام قتال فيه پرسیارت لێەکەن لەبارەی مانگەکانی حرامەوە ئایا جەنگ تایە دروستە؟ قل قتال فيه كبير خوای تەعالا ئەفەرمێ بڵێ جەنگکردن لەو مانگانەیە تاوانی گەورەیە تاوانی گەورەیە. وصد عن سبيل الله وكفر به والمسجد الحرام وإخراج أهله منه أكبر عند الله والفتنة أكبر من القتل. بەڵام ڕاستە ئەو مانگانە جەنگ تایە حرامە، هەتا هەندێک لە عولەما ئەڵێن ئەوە هەتا ئێستەش هەر بەردەوامە جەنگکردن جەنگی يعني هێڕشی جەنگی هێڕش يعني قیتالی هجومی حرامە تا ئێستەش. هەندێکش ئەڵێن خوای تەعالا نەسخی کردوتەوە کە مسلمان بۆی هەیە بجەنگێ لەو مانگانە و هێڕشیش باتە سەر دوژمن. بەڵام زۆرینەی زانایان لەسەر ئەوەن کەوا دروستە لەو مانگانە دیفاع بکەی بەرگری بکەی بجەنگی، بەڵام هجومکردن دروست نییە. حتا تەنانەت لەناو مەکەشە لەناو حرەمی مەکەشە ئەگەر دوژمن هاتە سەرت تۆ پێویستە دیفاع بکەی، خۆ نابێ دەسە پاچە دانشی دوژمن بێت بکوتێتە سەرت و بتکوژێت و ماڵت داگیرکا و عەقیدە و بیر و باوەڕت بشێوێنێ. جا خوای تەعالا فەرمێ پرسیارت لێکن لەبارەی مانگەکانی حرامەوە ئەی محەممەد تۆش پێیان بڵێ جەنگکردن لەو مانگانە تاوانێکی گەورەیە. بەڵام هەنێ شت هەیە لەوە گەورەترە، هەنێ شت هەیە لەوە گەورەترە. باشە بۆ عەرەب قسەیان نەکرد کاتێک خەڵکی مەکە مسلمانانیان لەسەر دین و بیر و باوەڕیان شەهید کرد، ئازاریانیاندا دەربەدەریانیان کرد، ماڵەکانیان داگیر کرد، ئەی بۆ کەسیان دەنگیان نەکرد؟ خوای تەعالا فەرمێ وصد عن سبيل الله ڕێگریکردن لە دینی خوا لە دینی حەق وكفر به ودجایەتیکردن و کوفر بەرامبەر بە ئەو دینە وكفر وڕێگرتن لە مزگەوتی حرام کە مسلمانان لەوێ عمرە بۆیان نییە عمرە بکەن و بۆیان نییە حەج بکەن، بەڵکو دەریشیانیان کرد لە ماڵەکانی خۆیانیان ماڵەکانی خۆیان و دەربەدەریانیان کرد و ماڵەکانیشیانیان داگیر کرد و هەندێکیانیش لیان شەهید کرد و کوشتیانیان. وإخراج أهله منه أكبر عند الله أو قورتنا لوا والفتنة أكبر من القتل. تو كاتيك كسيك آزار أدي كاتيك هول أدي هل يقريني تو لدينك أي خوي أي خي تجيان أشكن جو آزار تامردن بو أوي ببيديني بمري أول لوا قورتني أكا لسر ديني إسلام كابرا بمري وشهيد ببي كامن قورن بالتأكيد أي تريان كهل أنا قرين تولى دينك إخوان أو جورة ترى أي بويا كلا عرب نبو دفاع لو موضوع بك بويا ساعاتنا الزمان كاتي باسي مانجا كاني حرام أكري حمويان دي نقص كردن. خوي تعالى بم آياته عرب بيدينا كاني دم كوت كرد كبويا نية أوان قصب كان لسر عدالة حرام ونازان شي أوان خوان حمو يا ساكانيان بيشيل كرد همو حرامكانيان حلال كرد بو خويان إيسا الدين لما موضوع قساكن جاء في غمري خواه صلى الله عليه وسلم أواني نكرد بلكو خويني كابراي كجراوي دا بيري لبكنو براينا قصة زور قنقا في غمري خواه صلى الله عليه وسلم خويني أو كابراي كلو جنقا كجرا خوينكي دا باشان اوان في داوایان کرد لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە پارە بە پێغەمبەر بدەن فدیە بدەن تاوەکو ئەسیرەکانیان بەردا. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی جارێکان ئێمە ئەو دوو کەسەی کە بەدوای وشترەکەیە گەڕان سعد بن ئەبی وەقاص و عوتبەی کوڕی غەزوان جارێکان ئەوان نەگەڕاونەتەوە نەوەک ئەوان بەدیل گیرا بێتن لەلایەن ئەوانەوە بۆیە چاوەڕوانەکەین تا ئەوانە گەڕێنەوە. ئەوان گەڕانەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەسیرەکانیشی بەردا نانی کوشت بەریانی دا. خۆشەویستەکانم و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەک بەرامبەر بە ئەوان بەرامبەر بە هەموو ئەسیرێک زۆر بە ڕەحم و بە بەزەیی و معاملەی کردووە بەرامبەر بە هەموو دیلێک دیل معاملەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەرامبەر بە دیل ئەگەر ئەو دیلە کابرایەکی مجرم حرب بووایە کابرایەک بووایە ئەهلی تاوان و خەڵکی کوشتبایە و ئازاری خەڵکی دا
حکومەکەی بەرامبەر بە ئەوەیە کە کەسێ بکوژی ئەکوژرێتەوە. ئەوە مەوزوعێکی ترە. بۆیە ئەو یعنی لە هەندێکینا باسەوا کرێت کە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەسیری کوشتۆ، پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بڕیاری کوشتنی مجرم حربی داوە. خەڵکانێک کە مجرم حرب بوون وەکو عوقبەی کوڕی ئەبی موعیط کە کابرایەکی زۆر مجرم بووە، زۆر ئازاری مسلمانان و پێغەمبەری خوای داوە صلی الله علیه و سلم، دەستی بۆ لە خوێنی خەڵکا، بۆیە ئەوە مستحقی کوشتنە. جگە لەوە ئەسیر لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەگەر لە جەنگی شا بگیرێ، پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەیفەرموو بە بەزەیی بن بەرامبەر بە ئەسیرەکان. ئاەتی شەیە لە قورئانە وَيُطْعِمُونَ الطَّعَامَ عَلَى حُبِّهِ مِسْكِينًا وَيَتِيمًا وَأَسِيرًا. خوای تەعالە لە قورئانە داوامان لێیەکا وەکو چۆن بڵێ مژدە بەو کەسانە ئەدا کە نان ئەدەن بە کێ؟ بە فەقیر، بە یەتیم، بە ئەسیر. یعنی ناندان بە ئەسیر یەکێک لە خێرە گەورەکان لە ئیسلامە. بۆیە ئەسیر لە ئیسلامە ئەگەر مجرم حرب نەبێ دوو حاڵەتی هەیە. حاڵەتی یەکەم فدیە، یعنی پارەی لە بەرامبەر وەرەگری و بەرەڵایەکەی. حاڵەتێکی تر منەت ئەەکەی بەسەریا، یعنی بەبێ بەرامبەر بەراینەکەیگە کەسەکە کەسێکی بێئین بێبەس ئەو کە تاوانەی کردبێ پێ ئەڵێ جارێکی تر دووبارەی مەکەرەوە مەیە بۆ جەنگ بەرامبەر بە مسلمانە وە بڕۆ. و جاری واش بووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فدیەکەی چۆن وەرگرتووە لە کافرەکان، خۆ مەسەکە پارە نەبووە، پێی وتون هەر کەسێک لە ئێوە دە کەس لە مناڵانی مسلمانان فێری خوێندن و خوێنەواری بکە بڕۆ خۆ حافیزی بێ. یعنی لایەنی تعلیمی، لایەنی زانستی، گرنگیدان بە خوێنەواری. هەر ئەسیرێک لە جەنگی بەدرا دە کەسی لە مسلمانان فێری خوێنەواری بکردە، پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەیفەرموو بڕۆ خۆ حافیز بێ. طبعا ئەمەش ئەوە دەرەخا کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و ئاینی ئیسلام چەند جەخت لەسەر زانست و پەروەردە ئەکەنەوە. طبعا پێشی زانست پەروەردە زۆر زۆر گرنگە، زۆر پێویستە لە هەر زمانێکە مسلمانان و حکومەتێک کە حکومەتی مسلمانان بێ گرنگیەکی تەواو بە بواری پەروەردە و زانست بدە وەکو پێغەمبەرەکەیان. بەڵام بەداخەوە خۆتان ئەیبینن ئەمڕۆ پەروەردە و زانست گەیشتۆتە چی ئاستێک، گەیشتۆتە چی حاڵەتێک لە وڵاتانی ئیسلامە. یعنی پەروەردە و زانست ئەتوانم بڵێم ئیمڕۆ هەر لە هینی خۆی دەرکراوە، لەو ئامانجەی کە بۆی دانراوە دەرکراوە بەڕاستی. خەڵک بەس ئەوە نەفێری خوێنەواری ئەبێ، ئەگینا دوای ئەوە چۆن پەروەردە ئەکرێ ئەوە نییە کە وەزارەتەکانی وڵاتانی ئیسلامیش هەمووی وەزارەتەکان ناوی پەروەردە و زانستە، تەربیە و تعلیمە، بەڵام پەروەردە زۆر ساقطە. و موامەرەش هەیە لەسەر ئەوەی خراپتریشی پێ بکرێ، موامەرەیە خراپتریشی پێ بکرێ. یعنی لە بواری پەروەردە ئێمە ئەوەی کە بواری پەروەردەیە و دەرسی پەروەردەیە لە هەفتەیەکە یەک دەرسی دینە، دەرسێکی دین، دوو دەرسی دین، ئەویش ئەدرێت زۆر جار دراوە بە کەسانی ملحد، زۆر جار ئەو دەرسانە دراوە بە کەسانێکی بێدین دایانتۆ. من خۆم لە مەکتەبە بووم و خۆم تایە بووم، زۆر جار چی مامۆسایەک فاشل بووایە، چی مامۆسایەک بێتوانە بووایە، دەرسی دینەکە درا بە مامۆسا بێتوانەکان. بەسم زمانی حزبی بەعس ئیسێش هەر ئاگام لێیەتی لەو جۆرەشتانە هەیە، ئەدرا بە ملحیدەکان یعنی پەروەردەی دینیان ئەدایەوە بە تەلەبە. کابرا باوەڕی بە دین نەبوو، خۆی نوێژی ناکرد، ئەو دەرسی دینمان ئەدایەوە بەداخەوە. یعنی فەرموو ئەوەش بەرهەمەکەیەتی کاتی ئەمە ئەیبینین، ئەوە تا ئەیبینین تەلەبە مامۆساکەی ئەداتە بەرشەق، تەلەبە مامۆساکەی ئەکوژێ، تەلەبە چی ئەکا بەرامبەر چکە پەروەردە ناکرێ. هەر بەس ئەوەنە علمەکە بخرێتە مێشکەوە کە علمێکی ئەو علمەش ئەو علمە نییە کە پێویستە. یعنی من ڕەخنەم لەسەر بواری علمیەکەیش هەیە. کوا فەرموو ئەو علمە کەی بۆ ئێمە دروست کرد لەم کوردستانە، چی بۆ ئێمە دروست کرد؟ کوا بەرهەمە علمیەکانی وڵاتی ئێمە کە 35 ساڵ ئێمە خاوەنی خۆمانین، کوا بەرهەمە علمیەکانی ئەمە هەر هەمووی پێداچوونەوەی ئەوێ. ئەمە هەمووی یەک حادیثەیەک لەم حادیثانەی کە ئەلەم چەند ڕۆژە لە کوردستانە ڕۆدا، لە ویلایەتی یەکگرتووی ئەمریکا بۆ نمونە، لە ئەڵمانیا بۆ نمونە، لە جاپان بۆ نمونە، لە چین بۆ نمونە، لە هەر وڵاتێک لە وڵاتە پێشکەوتوەکانە یەک ڕوودا و لەم ڕووداوانە ڕووبدا بڕواتان هەبێ لیجانی بۆ دائەنرێت و پێداچوونەوە ئەکرێت بە هەموو مەنهەجی پەروەردەیە. بزانم بۆ ئەمە ڕوویدا پێداچوونەوە ئەکرێت، بەڵام لە وڵاتی ئێمە هەرچی کارەساتێ ڕووبدا کەس حەسابی بۆ ناکە. ئەمیش نەکبەتیە. بۆیە من داوا ئەکەم لە حکوومەتی هەرێمی کوردستان و لە وەزارەتی پەروەردە پێداچوونەوە بەو فکرانە بکەن کە دین لا ببرێ، مادەی دین لا ببرێ لە منهەجی پەروەردەیە، بەڵکو بە پێچەوانەوە گرنگیەکی زۆر بدرێتە بواری دینی. ئەگەر وا تەسەورەکەن مادەی دین ئەبێتە مایەی دروستکردنی کەسانی توندڕە و
ئەخۆ لە وڵاتانی ترکە دینی ئیسلامی هەرتیانە توندڕەوەکان بۆ هەن و ئەتوانرێ مادەی دین بە شێوەیەک تەرتیب بکرێ بە شێوەی وەسەطی کە خۆی دین چۆنە ئاوات منهەجەکە دیاری بکرێ ئەو کاتە کەسانی پسپۆڕ و شارەزاشی بۆ دیاری بکرێ بە پێچەوانەوە مادەی دین ئەبێتە هەوێنێک بۆ کۆمەڵگای کوردەواری هەوێنێک بۆ ئەم حکومەتێک کە ئێمە تایین لەبەرەوە خۆشەویستەکانم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زۆر گرنگی بەو بوارە داوە ئەم جا گرنگیدانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە بواری ڕاوێژ ئەمانە هەمووی ضرورە ئێمە لە ژیانی خۆمانە ڕاوێژ بە دەوروبەرەکانمان بکەین هەر کەسێ ڕاوێژ بکە قەت خەسار ناکات هەر کەسێ ڕاوێژ بکە قەت خەسار ناکات جاری وایە کارێکە تو ئەیکەی دوای پەشیمانیەکی زۆری لە دوایە بەس ئەگەر ڕاوێژ بکەی بە دوو کەسی عاقڵ سەیرەکەی دوای ئەوە کارەکەت سەرکەوتو ئەبێ ئەو بوارە ئەگریدیان ئەو لایەنە ئەگریت کەوا سوودی خۆتی تایە بۆ دینت بۆ دنیات داواکارم خوای پەروەردگار بۆ خاتر ناوجوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە هیدایەتمان بدە نوری ئیمان بخاتر دڵەکانمانەوە یا ڕەبی دامەزراومان بکەی لەسەر دیندارێتی لەسەر ئیسلامەتی یا ڕەبی خوایە مەحفوظمان بکەی یا ڕەبی خوایە کوردستان لە بەڵاو و موسیبەت بە دوور بگری یا ڕەبی خوایە ماڵ و مناڵمان ساڵح بکەی